کاتتان باش ڕەنگە زۆرێک لە گەنجانی ئەم وڵاتە هیوایان بخواستایە کە لە تەمەنی لاوێتیدا ببوونایەتە پێشمەرگە و پشکێکیان لە بزافی ڕزگاری خوازی گەلەکانە هەبوایە. میوانی ئەم ئەڵلقەیەی بەرنامەی بە ڕاشکاوی یەکێکە لەو کەسایەتیە سیاسیانی کوردستان کە لەو پەڕی تەمەنی لاوێتیدا چۆتە شاخ و چەکی بەرگری لە شان کردووە. لەو پەڕی تەمەنی لاوێتیدا یەکێک لە پێشمەرگە ئازا و ناودارەکان بووە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا. محەممەدی حاجی محمود سكرتێری حزبی سۆسیالیستی دیموكراتی كوردستان بەخێر بێت بۆ بەرنامەی بە ڕاشکاوی. بالیەوە دەست پێ بکەین. تۆ لەو پەڕی تەمەنی لاوێتی وانێ بوویتە پێشمەرگە و پشکە هەبووە لە بزافی ڕزگاری خوازی کووردا. ئەم ئەزمموی ئێستا لە کوردستان هەیە بە ژۆرەی خەباتی خۆتان بینی یان بە ژۆرەی خواسی ئێوە بوو کە خەباتان بۆ کرد؟ بەتاکیت خۆی ئەموو قۆناغەکان هەر قۆناغێک ممکنە لەگەڵ هەلومەرجەکە ڕۆیشتوێ، بەڵام ئەو ئەزمونەی ئێستا ڕەنگە ئەوە ساڕێژی هەموو ناخۆشیەکان و برینەکان بکە، ئەو شۆڕشە یا ئەو جیلە یا ئەو نەوەیە کە ئازاری 92یەکی بینی و نۆی چواری 2023 بینی، ئەو دوو سەرکەوتنە گەورەیە توانی قۆناغی هەموو قۆناغەکانی شۆڕش بگەێنێتە قۆناغێک کە ئەو جارە نەتیجەی هەبێ، بەرهەمی هەبێ و بەشێکی زۆر لەو تێکۆشەرانە و بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان توانیان بەرهەمی ئازادیەکانی خۆیان بەچای خۆیان ببینن. ئەوە ڕەنگە ساڕێژکەری زۆری برین و ناخۆشیەکان بێ. بەڵام ئەگەر مقارنەی بکەیت لەگەڵ ئەوەیدا کە ئێمە ئەو هەموو خەبات و خوێن و فرمێسک و ئەنفال و کیمیاوێت لەگەڵ ئەوەی ئێستادا نابراورد ناکرێت. زۆر جار تۆ لە قسەکردن تا شانازی تەقاندنی یەکەمین فیشک لە شۆڕشی نوێی کووردا ئەگەڕێنیتەوە بۆ حزبی سۆسیالیست یان ئەگەر ناویشی نهێنی بە ناڕاستە خۆی گەڕێنیتەوە بۆ حزبی سۆسیالیست. ئەمەوی لێت بپرسم، تۆ لە سەرەتای بوونە پێشمەرگەتی کێتی بوویت یان سۆسیالیست بوویت؟ ئێمە لە سەرەتای بوونە پێشمەرگە ئێمە خۆتان نەزانن، ینی ئەم بزوتنەوەی سۆسیالیست و ئەم کۆمەڵی ڕێژدەران و خەتی گەشتیاسیانیان لە چوارچێوەی یەکێتی نیشتمانی کوردستانە کۆبوونەوە، بە تایبەتی لە ساڵی 76 کە دەستی پێکرد، 77 کاتێکە مەکتەبی سیاسی و قوارەی شۆڕش دامەزرا، ئەوە سۆسیالیستی باڵێکی گرنگی ناو یەکێتی نیشتمانی کوردستان بووە. یعنی تۆ سۆسیالیست بوویت یان یەکێتی بوویت؟ ئێمە ئەو کاتە خۆمان بۆ خۆمان یەکێک لە تەنزیمەکان بوو، من لە کۆمەڵە بووم کاتە، بەڵام لەگەڵ ئەوانەدا بەتاکید ینی سۆسیالیست و کۆمەڵە پێکۆبوون. باشە، بەڵام گێڕانەوەی ئەو شانازیە بۆ سۆسیالیست بۆ پێی سا تۆ سکرتێری حزبی سۆسیالیستی پێدوانی ئەمە جۆرێک لە غەدرکردنە لە مێژووی بزافی ڕزگاری خوازی میلەتێک. خۆی ڕەنگە مێژوەکانی زۆری ئینسانەکان دروستیەکەن، ینی هەموو مرۆڤێک ئەتوانێت مێستا مێژوو دروستکە. هەموو ڕۆژەکانی دنیا یا هەموو ڕۆژەکانی ساڵ، ڕۆژەکانی مانگ، چه 365 ڕۆژەکە، چی 3 ڕۆژەکە، چه 12 زەمانەکە، ئەمانە هەمووی ڕۆژی ئاسایی و ئەڕوات. بەڵام بۆ ئەڵێن فڵان ڕۆژ مێژوویە، شەخصێک ڕووداوەکە دروستەکە ئەبێتە مێژووی. بەڵێ، بەڵام ئەتوانین بڵین کە تۆ ئەو کاتە کۆمەڵی ڕەنجدەران بوویت و کۆمەڵی ڕەنجدەرانیش بەشێک بووە لە یەکێتی نیشتمانی کوردستانی ئێستا، کەواتە یەکەمین فیشکی شۆڕشی نوێ یەکێتی نیشتمانی تەقانوێتی. وەکو باسم کرد، ڕاستە یەکێتی نیشتمانی کوردستان یەکەم بەیانیش یەکێتی نیشتمانی کوردستان عینی ئەوەی تێدایە بەتاکید، بەڵام وەکو باسم کرد دائیمەن هەموو ڕۆژەکان ئاساییە، بەڵام ئەو ڕۆژەی کە بۆ ئەبێتە ڕۆژێکی مێژوویی، ئەو ڕۆژە بێتە ئەم ڕۆژەڵێن ڕۆژێکی تاریخیە و بەڵام ئەڵێن فڵان شت ڕوویدا، کێ ڕوویدا، بۆ ڕوویدا، یا کارەساتە یا لەرزەیە یا شخصێک دروستیەکە. باشە، نوشیرۆ مستەفا لە بیرەوەریەکانی خۆیان بە شێوازێک چیرۆکی جیابوونەوەی تۆ لە یەکێتی نیشتمانی کوردستان ئەیژەڕێتەوە و پشکۆ نەجمەدین لە ئەزمون و یادا بە شێوازێکی تر ئەیژەڕێتەوەوانێ و ئێستا وابزانم دەرفەتە لەم بەرنمەیە بە کورتی پێمان بڵێ تۆ بۆ لە یەکێتی نیشتمانی کوردستان جیا بوویتەوە؟ من ئەتوانم بڵێم لە یەکێتی نیشتمانی کوردستان جیا نەبوومەوە، بە زۆر ئەنی پاڵیان پێوە نام لە یەکێتی نیشتمانی کوردستان. چی کێ پاڵی پێوە نیت؟ ممکنە ئێمە بیرکردنەوەکان خۆی من لە سەرتاشەوە بیرکردنەوەیکی تایبەتی خۆم هەبوو، بیرکردنەوەیکی تایبەتی خۆم هەبوو، ڕەنگە لەگەڵ هیچ لایەکان نەئەگونجاوەکو پێویست ینی بیرکردنەوەکانی من هەتا سەرەتا کۆمەڵە ناوی کۆمەڵی مارکسیلینی کوردستان بوو، من یەکێکم لەوانەیە کە کۆمەڵە پێویستە بکرێ و کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان،
ئەوە تایارێکیش هەبوو لە ناو کۆمەڵە لەسەر ئەو مەسەلەیە بەڵام دوای ئەوەی کە من گەیشتمە ئەو قەنەعەتە ڕەنگە ئینسان لەگەڵ ئەو خەڵکە نەتوانێت مەسەلا ئەوەی کە قەنەعەتی خۆیەتی جێبەجێ بکە ناچارە تۆ مەوقیفێکی تر وەربگری لەسەر ئەوە مەسەلا ممکن یەکێک لە کێشەکان ئەوە بوو پاشان مەسلەی لەگەڵ یەکێتی یا لەگەڵ یەکێتی نا ئێمە مەسەلا من ئیلتیزامی کاملم هەبوو لە هەموو کارەکانی یەکێتی بەڵام وەکو پێشمەرگەیەکی لە هەموو سەرانسەری کوردستان بووم من لە هەموو شوێنەکانی کوردستان من دوو جار بە پێ لە هەورامان چوومەتە تورکیا مەسەلا بۆ خۆشناوەتی بۆ هەولێر هەموو سەرانسەری کوردستان گەڕاوم مەسەلا زۆر جار ئەو برادرانە هەندێکی مەسلەی بەتا مەسلەی بەغالەتیش هەبوو مەسەلا هەتا بەڵێن ڕادیۆی لایەنێک یا ڕادیۆ جنێوی ئەدای پێمەی یەکیە لەگەڵما بۆی باشە بۆ من سەرکردایەتیم قسە بە من ناڵێتم با بە جنێو مەداتی خۆشتی باش پێ ناوێ ئەنی بوو بە تۆ ئەڵێ بۆ ناویتەوە بۆ ناوی من نابە مەسەلا ئەیود بابزانین یەکێتی لەگەڵ تۆ یا تۆ لەگەڵ یەکێتی دەبێت تۆ نەخڵبی لە فڵان شوێ باشە نەخڵبم بەڵام هەندێکی علاقی پەیوەندی بووە ینی کێشەکەت کێشەی فکری بوو کێشەکە کێشەی هەندێکی کێشەی فکری بوو بەڵام هەندێکی کێشەی شەخسی بوو لەگەڵ مەسەلا لەگەڵ من ئەکرا مەسم شخصیەکە چییە مە شخصیەکەەوە بوو کە من بۆ هەر ناوچەیەک بڕۆیشتایم لەو ناوچەیە سەرکەوتما بەدەسێنە ئەنی بۆ هەرچێک بڕۆیشتایم قەت لە شەڕەکان نەپاشە کشەمانەکرد ماویستە هەر مەعسکەرێ بگرین هەر شەڕێ بکەین ئەمان کرد ئەوە وای کرد بوو کە هەندێک لە برادەرەکان حەساسیەتیانە بەرەسەرەوە باش ئەو کەسایەتیانی کە تۆ باسیەکەڵی حەساسیەتیان هەبوو ئەو کاتە چەند ناوێک هەبوون کە لە هەرێمی یەک بوون هەتوانی پێما بڵێ بە تهدید کێ بوون کە ئەو هەرێمی یەک نەبوو خۆی مۆزوعەکە لە سنووی هەرێمی یەک نەبوو مۆزوعەکان زیاتر لە سەرکردایەتی بوو بەڵێ چێ بوون زیاتر ئەوانەی کە تۆ لەگە تۆ کێشیان هەبوو مەکتەبی سیاسی ئەو کاتە بوو بەڵێ بە تهدید ناتوانین بڵین مەکتەبی سیاسی معلوم بە خۆ چەند کەسێک بوون ئەو کاتە مەکتەبی سیاسی بوو بەڵام ئاخر مەکتەبی سیاسی ئەو کاتە لە هێڵی گشتی تیابووە لە بزوتنەوەی سۆسیالیستی تیابوو لە کۆمەڵی ڕەنجدەرانی تیابوو تۆ خۆتەڵی کۆمەڵە بوویت ینی بە تهدید چێ بوو لە ناو مەکتەبی سیاسی کە لە حەفدەی چواری کێشەی لەگە تۆ هەبوو من لە حەفدەی چواری هەفتا و هەشت من و مامۆستا تالبڕۆستەم پێکەوە دوکمان کۆمەڵە بووین ئەو ڕۆژە حەفدەی چوار ئیستیقالەمان کرد لە کۆمەڵە لە نۆکان لە ناوزەم بەڵێ بەڵام پرسیارەکەی منەوە توانیت پێمان بڵێ بە تهدید بە ڕاشکاوانە پێمان بڵێ چێ بوونەوەی کە مەکتەبی سیاسی و کێشیان لەگە تۆ مەکتەبی سیاسی و کات ئێمە زیاتر کۆمەڵی کێشیانەکە من هەبوو بەڵێ کۆمەڵی کێشیان باش ئێنە مەکتەبی سیاسی و کاتە محدود بوو کاک نەشیروان بوو کاک عومەری شێخمۆز بوو کاک دکتۆر کەمەل خۆشناو بوو کاک دکتۆر فواد مەحسووم بوو کاک مەلازم عومەر بوو کاک سالار عەزیز بوو مەکتەبی سیاسی ئەو برادرانە بوو بەڵێ کەواتە ئەوانەی کۆمەڵە کێشیان لەگە تۆ هەبوو کۆمەڵی کێشەی لەگە من هەبوو بەڵێ ینی کەواتە لە کاک نەوشیروان و کاک سالار عەزیز و ئەمانە دەرناچێت ئەو کەسایەتیانێکی کێشیان لەگە تۆ هەبووە کێشەکان چی بوو کێشەکان مەسەلا زۆر جار وەکو باسم کرد ئەوان تەعاملیان لەگەڵ خەڵکە باش نەبوو لە دیهاتەکان لە شوێنەکان منیش ڕێگەم لێ ئەگرتن کە ڕێگەم لێ ئەگرتن خۆ کاغزەکان ممکن لە کتێبەکانی مناوم باسی وەزعانام بەوردی ئەکات کە ڕێگەم لە ئەوە گرت کە کارێکی خراپ کرێت ئەوان کادرەکان ڕۆیشتنەوەوانەی کۆمەڵە بوون چون لێ مەسەلاینەکە یا لە پشتی منەوە چون یارمەتی کادرەکانیاندا بێەوەی من ئاگام لێ بێت خۆ دەزانی ئەو میحۆر و میحۆر بازی هەر لە کۆنەوە هەبوو لە ناوێکێتی من ڕێگەی ئەوە منادا من ئەو کاتە هێزەکە ئێمە لە پارێزان و بلەکیەوە تا بەمە بوو هەموو مەتەقانی هەورامان و شارەزور و شارباژێر ئەوان هەمووی لەژێر دەستی ئێمە بۆ کاتە من لەو منتیقەیە بووم ئەو کاتە ئێمە هەرێمی یەک بووین سیاسەت و ئەوەندە پێشمەرگەمان هەبوو لە شەڕەکان شایەکەم هێز بووین لە منتیقەکە و نەگەوەی ئەتا ئێمە چوین مەسا منتیقانی هەولێر پێشمەرگەی لێ نەبوو ئێمە چوینە هەولێر چوینە حەکاری چوینە برادۆسە منتیقەکان باسی مامەڵی خراپە کرد لەگەڵ دێهاتەکانە مامەڵی خراپ و کوچی ینی سەرکردایەتی شۆڕشی کورچ مامەڵێکی خراپی لەگەڵ دێهاتەکانە کردووە ئەمە بۆ هۆکاری شەر نییە قەرارەکانی سەرکردایەتی بێ خۆی ئێمە ساڵێک سەرکردایەتیمان نەبوو ساڵێک هەموو مەفرەزەکان بەخۆیان لە کوردستان ئەگەڕان هەر کەسێ خۆی مەسوول بوو لە مەفرەزەی خۆی لە کوردستان ئەگەڕان و مەفرەزانە دوای یەک ساڵ ئێمە مای 6 چوینە دەرەوە ساڵی مای حوتی حەوت مامزەلات گەڕایەوە و برادانی دەرەوە گەڕانەوە کاک نەشیروان و کاک
کەما لە ئەو مەجموعەی گەڕانەوە لە مەکتەبی سیاسی دامەزرا ینی دوای ساڵێک دامەزرا بەڵام تا ئەو ساڵە ڕەنگە زۆر شت ڕوویدا لە کوردستانە مەسەلا کۆمەڵێک بڵێن کە تۆ مەسئولەی نەبوو ینی شوێنێک نەبوو مەرجعەتێک نەبوو بە تاکید هەر کەسێ بۆ خۆی بە ئارزوی خۆی کارەکات ئەوانە تەسیری سەلبی هەبوو لە چاپێکەوتنێکە چیرۆکێکی ژاڕاوەتەوانێت لە ناو چیرۆکەکە ئاماژت بەوەیەوە کە ڕابەری شۆڕشی گەلی چین ماوسی تۆنگ ویستێتی یارمەتی شۆڕشی کورد بە ئەتوانیم بزانین ئەمە چۆن بووە لە ڕێکچێوە ویستێتی یارمەتی بە خۆی لە ڕاستیە ئەمە خۆی بۆ خۆی ئیدێک چیرۆکێکی دوور درێژە مۆزوعانە ئێمە کاتی خۆی کە شەید شەهاب و ئەوان هین کران ئەمری گرتنیان دەرچوو قرار بوو بێنە لای ئێمە لەو منتیقێ بمێنێنەوە بەڵام ئەوە بوو ئەوان چوونە ئێران بەنای ئەوە بەرەو سین ئەڕۆن بەرەو سووریا ئەڕۆن ئەوە خۆی یەکێک بولین بەڵام ئێمە کە هاتیینە دەرەوە زیاتر ئێمە بەوەی مەسا پێشەوەی بچینە دەرەوە زیاتر ئێمە ئەو کاتە کۆمەڵێک کتێبمان نەخوێندەوە کتێبەکان چەپکێ لە وتەکانی ماوسی تۆنگ بوو کتێبی لین پیاو بوو و مەجموعەیە کتێبی تر ئەوانەمان ئەخوێندەوە ئیسوادەمان لەو کتێبان ناکرد خۆمان بۆ خۆمان ئەتفێکمان هەبوو لەگەڵ ماو و لەگەڵ سین و ئەوانەدا هەچەند ئەو هەموو ئەو ئەوانی سین لە ئێمە زۆر دوور بوو لەوانەیە خەبەریان نەبوو ئێمەش لێرە شۆڕشەکەین بەڵام ئیتر وا قەنەعەتەکە وا بوو کەوا سین ئاگایلەتی جاوە باسی ئەوەم نەکرد کە بەسی ئەوەمان کرد کە ئێمە شەوێک دانیشتی بین ئەو ئێوارە بوو ماوسی تۆنگ مرد کە ڕادێمان کرد ماوسی تۆنگ مردۆ برادەرەکانمان هەمووی خۆیان عاجز کرد و دەستیان کرد بە گریان پێ لەگەڵ ماوسی تۆنگ نەمردایە جسرێکی جێی بۆ دروستەکردین بێرە وتم با بە خۆی ئێمە ئێستا ماڵی خۆمان نەیزانی هاتوێنتە دەرەوە لەکوێ ماوسی تۆنگ زانین جسی جێی ما بۆ دروست کات ئەوە ئینەکە ئەوە بوو لە باس کردەوە ڕاست هەر لەو چاپێکەوتنەیە باسی ئەوواکەیت کە ئەڵی یەکێتی و پارتی خۆیان قوبوڵ ناکەن جا چۆن خەڵکی تر قوبوڵاکەن ئێستا لەسەر هەمە قەنەعەتی خۆتی بەتاکید من قەنەعەتم وایە یەکێتی پارتی ئەگەر یەک قوبوڵکەن خۆیان ینی ڕەنگە خۆشیان بخڕێتێن بەڵام ئەتوانن پێکەوە لەسەر کۆمەڵی نقاتی مشترک ڕێکەون کە ئیسا ڕێکەوتون ینی تۆ پێ وایە یەکێتی و پارتی کە ئێستاش ئەتلافیان هەیە و حکومڕانن بەیەکەوە هەردووشیان و لە بەغا بەیەکەوەن و یەکتریان قوبوڵ نییە هەتا ئێستاش دوو حیزبێکی یەکیان قوبوڵ یان یەکیان بەڕێی بوونی چییە دوو فکر بەڵام دوو قوتابخانە لە وڵاتی دیموکراسیە ژانی فرەحزبی شتێکی بەڵێ بەناوبانگە فرەحزبی لە هەموو وڵاتێکا بوونی هەیە لە هەموو سیستمی فرەحزبی دیموکراتیا بوونی هەیە بەڵام فرەحزبی مەسەلا بوونی هەیە یەکیان ئەم ساڵ مەسەی بڵێن ئێستا ئەچێتە ئینتیخاباتەوە حکوومەت بەدەزەگرەیەکیان ئەبێتە معارەزە ئەویتەیشان ئەبێتە بجارێکی تر ئەبێت ئەگەر هاتوو مقابلەکەیشان بەهێز بوو پێکەوە ئەتوان یەک بگرن بۆ دروستکردنی حکوومەت یا هەڵبژاردنەکان بەڵام یەکێتی نیشتمانی پارتی دیموکراتی کوردستان تا ئەو لەحزەیش 50 کارەکانی خۆیان ئەنجامەدا هەتا ئێستا بەڵێ یعنی سا تۆ پێ دوای ئەو ڕێکەوتنە استراتیژی لە نێوانی یەکێتی و پارتیا هەیە کە هەردووکیان بۆ هەڵبژاردنەکان پێکەوە بەشداریەکەن و لە زۆر شتا هاوڕان هۆکارەکە ئەوەیە کە بەرامبەرەکان بەهێزە ڕەنگە علاقەی بە کۆمەڵە مەسالحی میلەتەکەشەوە هەبێت چونکە ئەگەر یەکێتی نیشتمانی و پارتی دیموکراتی کوردستان کێشەیان بۆ دروست بوو ئەو کێشەیە ئەچێتە هەموو ماڵێکی کوردستان هەردوو دوو حیزبن چونتە ناو هەموو جمگەکانی خەڵکی کوردستانەوە هەموو ماڵەکان هەموو دیاتەکان گەڕەکەکان شارەکان کە ئەوان کێشیان بوو ینی کێشەیە هەموو خەڵک دروستە بێ لەبەرەوە پێم وایە چەندێک ئەوان لە یەک نزیک بوون ئەوانە مەسالحی میلەتیکایە هەر لە هەمان چاپێکەوتنەکە لەگەڵ ڕۆژنامە ئەنجامت داوە ئەڵی دیکێتی و پارتی بۆ سامان و پۆست چوونەتە بەغدا ئەم بۆ چوونە لە چیەوە سەرچاوی گرتووە ئەوە ممکنە لە خۆناغێکی ترا بوو بێ من ئەو کاتێک بۆ ممکنە ئێمە لە خۆناغێکی ترا بوو ممکنە پێش ساڵ و 2 ساڵ ئەوانە بووە هەر خۆناغی خۆ دەزانی خۆناغەکان لەگەڵ خۆیان وەزەکان بەسەر ئەگۆڕ لێگۆڕانی بەسەرادێ ممکنە ئێمە دوێنێ تەحالوفمان لەگەڵ شوێنێ بوو ئەمڕۆ لەگەڵ شوێنێکی ترە یەکێتی نیشتمانی لەگەڵ لایەک بوو لە ئیسا لەگەڵ لایەکی ترە هەر حیزبێ لەو حیزبانە پارتی دیموکراتی کوردستان ڕەنگە ئێمە من ئەو شتانەی کەوتومە ڕەنگە خۆم بە قەنەعەتەوە قسەم کردەوە نووسیشمەوە لەسەریشی سوورم بەڵام من ڕەنگە هەندێک لەوانەی کە من باس یەکەم بۆ هاندانی ئەوەشە کە ئێمە بتوانین چەندێک ماڵی کوردی ڕێک بخەین چەندێک مەسەلا بتوانین کورد پێکەوە کار بکە بە تایبەتی ئەو دوو حیزبە ئەگەر چەندێک ڕێک بن ئەوەنە پێم وایە مەساڵحی کوردی تێدای بەڵێ هەر لەو چاپێکەوتنە لە هەمان ئەو پاراگرافا باسیەوەت کردوڵی یەکێتی و پارتی لە بەغدا مەسەلە نەتەوایەتیەکانیان لەبیر کردووە
ڕەنگە شتیوان وتوێت باسم کردوێت بەڵام ئێمە لە ڕاستە ڕەنگە کۆمەڵێشتمان لەدەست دابێت لە ساڵەکانی ڕابردووە تا ئێستا یەکێ لەوانە ئێمە تا ئێستا حدودی کوردستان کوێیە تا ئێستا مەسلەی پێشمەرگە وەکو هێزێکی نیزامی کوردستانی پاراستنی کوردستان یەکلایی نەبووەتەوە مەسەلا زۆر مەسلەی گرنگمانەیە مەسلەی بە تایبەتی تۆ ئەگەر حدود دەکەت مەسەلا نەبێت ئەو کێشانەی ناوچە دابڕاوەکان مەسا کە تۆ ئەڵێ ناوچەی دابڕا ئەین متەنازع ینی مقابلەکەیشی حەقی داواکردنی هەیە ئەنی ئێمە گومانمان لەوە نییە کە کەرکک و ناوچە دابڕاوەکان لە سنجارەوە تا خانەقین ئەم ناوچانە ناوچەی کوردیە خاکی کوردستانە کە تۆ وتت متەنازع ینی بەرامبەرەکەیش حەقی داواکردنی هەیە ئێمە ئەوای ئەومان قوبڵ نەکردایە و ئەوای قوبڵیشمان نەکردایە ئێمە بڵێن سەرژمێرەکەین لە کەرکک و ناوچەکان بزانین ئەم ناوچەیە کوردەیە عەرەبە باش ئێمە من لەگەڵ ئەوە بووم کاتی خۆشی باسم کردووە ئێمە سنوورێکی جۆغرافی سنوورێکی مێژوویمان هەیە ئەبواە کورد لەسەر ئەو سنوورەی خۆی پێدا بگرێت و هیچ شتێکی تر قوبڵ نەکەم قابلی مناقەشە بێ چونکە مادەی 140 ناتوانێت داواکانی میلەتی کورد جێبەجێ باش بەڵام ئەو کاتێک کە تۆ قسەی و کردووە حزبی سۆسیالیست خۆشی لە بەغدا لە پەرلەمانی عێراقا نوێنەری هەبووە و ئێوە بەشدار بوون لە لیستی هاوپەیمانی کوردستانەوە پشگیری ئەو لیستەتان کردووە یان ئێمە خۆشتان ناگرێتەوە ڕەنگە ئێمە بەشدارەکەی ئێمە بەشدارێکی وان نەبووە کە بتوانین مەسەلا قەرارێتی تێدا بدەین بەڵام من ڕەنگە ڕای بڕاو بە چوونی خۆم شخصی خۆم من ڕام وایە بووە کاتی خۆشی لەگەڵ هەردوو لایەنیش باسم کردووە دوو حزبی پارتی دیموکراتی کوردستان و کەتیشمانی کوردستانی باسم کردووە وتمە ئێمە پێشەوەی بیر لە هەشتێ بکەینەوە پێویستمان بەوە بوو هەتا کا و ڕۆژانی کە عێراق ڕووخا وتم پێویستمان بەوە هەیە ئێمە لە سەرانسەری سنوورەکانی حەمرین و منسووریە و فەتح و خاپورە بە ناوی پاراستنی منتیقەکەەوە پێشمەرگە بێین و بیری تیوازی بۆ لێدەین لەو زیینجرچایە بە دێژای منتیقە دای بنین ئەو کاتێک ئەگە 3 ملیۆن عەرەبیش لە کەرکک بێهەر کوردستان هیچ کێشەیەکمانە بەڵام تۆ ئەگەر حدودەکەت بان مەخان بێ 3 ملیۆن کوردی لە کەرکک بێهەر عێراق ئەو کاتە بوو بیرۆکەی تۆ پەسەند نەکرا من قسەی خۆم کردووە لای خۆمەڕێی خۆم وتووە ئیتە خۆ قەرارەکان بکەنە لای من نەبوو بێدا ئێمە ئەوەندە توانەمانە بۆ ڕێیەکانی خۆمانیان پێ بڵێن بە نووسین بە قسە بە باسکردن بە تەلەڤیزیۆن و جەریدەش بەڵام لە کاتێکە ینی تۆ کە ینی بە قسەی تۆ ناکرێت کە بیرۆکەکانت وەرناگیرێ بە هەند وەرناگیرێن یعنی پشگیریکردنی لیستێک یان دوو حیزب پێویستە لەکوێ چۆن پشگیری ینی بۆ نمونە تۆ ئەو پێشنیارەت کردووە بەڵام لەلایەن هەردوو حیزبی باڵا دەستەوە پشتگوێ خراوە بەڵام لە دوایەوە تۆ لە هەموو مناسبەیەکە پشگیری و دوو حیزب کردووە من پشگیری مەسلەی واقعی کوردستانم کردووە پشگیری من لە شتێک کردووە کە خۆم 30 ساڵ زیاتر خەباتی بۆکەم پشگیری مەسەلا لە شتێک کردووە کە هەزاران کەسم بۆ داوا بەکوشت و خەباتمان بۆ کردووە پشگیریم لە شۆڕشێک و لە بەرهەمی شۆڕشێکەکەم 23 شۆڕشی ڕابردوو بە ناوەکامی سەری نایەوە بەڵام ئەم جارە گەیاندی ئەو خۆناغا پشگیریم لەوە کردووە ئەخە باشە بەڵام ینی تۆ هەلو نەبم تێیدا نەبم لە پەرلەمان بین لە حکوومەت بین لێ نەبین من ئەو دەستکەوتان هەر پشتیوانی لێ باشە تۆ لەو چاپێکەوت ناڵی یەکێتی و پارتی بۆ سامان و پۆست چوونەتە بەغدا ئێساش ئاماژەت بەوەیە وتە ئێمە ڕەنگە بەشداریمان هەبوو بێ بەڵام بەشداریەکەمان ئەوە نەبووە کە بڕیار بین یعنی تۆ پۆستیشە نییە تەنانەت هیچ پۆستێکە نییە لەو پرۆسەیە پشگیریکردنی ئەم پرۆسەیە ینی بە بڕۆی تۆ ئەمە زیانیە زیاد لە بەرۆی تۆ پشگیری ئەوەکەیت کە پارتی ئەو پۆستانە بەدەست بێن و بە قسەی تۆ نەکەن ئەو بیرۆکان و ڕەتکەن بە قسەی ئێمەش ئەکەن بەڵام ڕەنگە ئەوەی ئێستا یەکێتی و پارتی ئیکەن من حەزمە کرد خۆمم کردایە کە من ئێستا پێم ناکرێت ئەوان ئیکەن پشتیوانیان یەکەم ئەخە بەڵام ئاواش باز لەواکرێکە کەم و کورتی تایە لەگەڵ ئەوم خۆتان کە باسی ئەوەکەن لەگەڵ کە ئێمە خۆ لەگەڵ هەموو شتە چاکەکانە نین ئێمە باسی ئەەکەین باسی مەسەلا باسی ئەو نەبوونی عەدالەت دەکەین باسی مەسەلا نەعەدالەتی ئەەکەین باسی فەرق و جیاوازی ئەەکەین ئەمانە من ئەو ڕێگر نابێتەوە بەڵام ئەو ئیتارەی کە ئێستا ئەو نیمچە ئازادیە یان نیمچە قەوارەی کە لە کوردستانە بۆ دەچون کێمە تا ئێستا دەوڵەت نین بەشێکی لە عێراق تا ئێستا شتێکی ئەوتۆمان نییە بەڵام ئەوەی کە ئێستا دروست بوو جێگەی ئومێدی کووردە ئێمە پێویستە پشتیوانی لێ بکەین ئەگەر لە دەستمان بچێت جارێکی تر تاریخ بە 100 ساڵی تر دووبارە نابێت باشە بەڵام
ئێوە بەشدارن لە پرۆسەکە هەم لە کوردستان و هەم لە عێراق خۆتان بە بەشێک لە کەم و کوڕیەکانی یەکێتی و پارتیش ئەزانن خۆی دائیمەن تۆ کە مادەم لە وڵاتە بیت هەم لە کەم و کوڕیەکان بەشداریت هەم لە سەرکەوتنەکانی بەشداری بەڵام ڕەنگە بەشی کەمت بەرکوێ ینی بەشی زۆر دائیمەن لای ئەوەیە کە ئەکسەرێتە لەو پرۆسەیەدا بەتاکید ئێمە ئەگەر ڕەنگە لە سەدا شتێکیش بەری ئێمە قەدەر ئەوەندەی کە ئێمە بەشدارین لە حکوومەت بە قەدەر ئەوەی بەشدارین لە پەرلەمان بەتاکید ئێمە تەعاملی ئەو کەم و کوڕیان ئەکەین ئێمە ناترسین لەوەی کە بڵێن ئێمە کەم و کوڕی نیە نەخێر کەم و کوڕی هەیە مەشاکل هەیە گیرۆگرفت هەیە نەعەدالەتی هەیە ئێمە کاری بۆکەین ئیشی بۆکەین بۆ عەدالەتی ئیجتیماعی بۆ یەکسانی بۆ ڕێخستنی ئیدارەتی کوردستان بۆ ڕێخستنی مەعاش لە کوردستان بۆ ژیانی خەڵکی کوردستان من ڕەنگە لەو ڕۆژانەدا پرۆژەشم داوە داواشم کردووە قسەشم کردووە ڕەنگە مەسەلا هەندێک شت ئەکرێت لە کوردستان مثلا زۆرجار حکوومەت ڕەنگە واجبی خۆیەتی جادە دروستکە پر دروستکە سەد دروستکە معمەل بکاتەوە خەڵک بخاتە ئیش ئەمانە بکات ئەمە هەمووی واجبە بەڵام تۆ چەندێک ئەتوانیت هەوڵ بدەیت لە باری ژیانی خەڵکی کوردستان پێش بخەیت لە ڕووی مەسەلا ئەو تەکنەلۆژیای کە لە دنیاوەیە تۆ لە کوردستان چەند ئیستیفادەی لێ ئەەکەیت باشە ئێستا ببوورە لێرە ڕادگرم باسی ئەوەماکەکەەوە قۆناغێک بوو ڕۆ ئێستا کوردستان لە قۆناغێکی کە یەکێتی و پارتی تا چەند ئێستا گوێ لە ئێوە ئاگرن من پێما گوێمان لێ ئەگرن ئەمە گوێمان لێ ئەگرن ئەمە ڕاو بەچوونمان هەیە ڕێی خۆمان هەیە پرۆژەمان هەیە قسەمان هەیە لە پەرلەمان شتی خۆمانەیە تەرحێکەین لە حکوومەتشتی خۆمانەیە تەرحێکەین لە گەڵ حیزبە سیاسەکانە کۆ ئەبینەوە قشتی خۆمانەیە تەرحەکەین ڕاو بۆچوونی خۆمانیان بۆ ئەنێرین بۆ دەستگاکانی جیاجیەکانی حکوومەتی باشە بەڵام لە سەرو ئەم قۆناغەوە کە قۆناغی گوێلێگرتنە ئایا بە قسەتانەکەن ئایا بۆ نمونە ئێوە پرۆژێکتان پێشکەش کردو یەکێتی و پارتی جێبەجێ بکەن جێبەجێشیان ئەگەر بەنیشانەکردنی نەیشان وتوێ کردومانە بەڵام بەڵێ پرۆژەکانی ئێمە کە پرۆژەمان تەقدیم کردووە دوای ماوەیەک ئەو پرۆژانە جێبەجێ کراوە بەڵام ڕەنگە نەڵێ فلان وەکو نمونەیەکی نەڵێ فلان مەسەلا لایە یا فلان شوێنە مەسەل لەوانە زۆر لە پرۆژەکان کراوە مەسەلەی یەکێ لەوانە مەسەلەی کەرکووکە ئێمە توان چۆن لەگەڵ تورکمان ناتوان بگەنە نەتیجەیەک چۆن مەسایەکی لەو پرۆژانە ئەوە ئیساوە ئەنجومەن مەسا درراوە بە تورکمان لە کەرکووک یعنی ئەوە پێشنیاری ئێوە بوو کە لەگەڵ تورکمانە ڕێژنیارمان کردووە نەگەیشتا لە پەرلەمانی کوردستان پێشنیاری ئەوەشمان کرد جێگرێکی ڕئیسی وزرایشان بدرێتێ لە هەرێمی کوردستانی لە عێراقی پێشنیارەوەمان کردووە مەسیحەکان یارمەتیان بدرێ و حسیان هەبێت لە کوردستان پێشنیارمان کردووە عەرەب لە حسەی هەبێت لە کوردستان پێشنیاری ئەوانەمان کردووە بۆ کەرکووک بۆ ناوچەکانی تریش بەڵام لە هیچ لایەنێک و ئێمە گوێبیستی ئەوە نابین کە ئێوە وەکو لایەنێکی هاوپەیمانی خاوەنی پرۆژێکی لەو زۆرە بوو بن و دەکەی پرۆژەکانتان بۆ نێرم خۆشتان لێ بڵایکەرە بیبی پرۆژەکان هەمووی نوسخەی دابە زۆر باشە لە دیمانەیە کاکە تەمان دیمانەیەکی کۆنا بە دەقی ئەڵیت حەڤە ساڵە حکومەکەن مەبەست لە یەکێتی و پارتیە هێشتا 1 ساعت کارەباتان هەیە ئەمە پرسیار لە میلەتەکەی باشە با 5 ساڵی بۆ شڕی ناوخۆ 1 ساعت زیاتر متووە 1 ساعتە بە دقیقی من دەرمێناوە لە سەر چاوەکەەوە بە دقیقی دەرمێناوە باشە با 5 ساڵی بۆ شڕی ناوخۆ بێت 5 ساڵیش بۆ ڕێخستنی ناوماڵ ئەی 7 ساڵەکەی تر چیتان دەکرد ئەمە پرسیارێکی تۆیە لە دەسەڵات بەڵام ئێستا ئەبینین محەممەدی حاجی محمود بێدەنگە سەر ڕای ئەم هەموو هەرا و بێدەنگنی بیستا و کاتە وتمە ساعتێک کارەبای سا وەزارەتی کارەبای حزبی سۆسیالیستە 22 ساعت و نیوەیە ڕۆژانە یعنی ئەم فەزڵی جێڕێتەوە بە حزبی سۆسیالیستۆ بەڵێ 22 ساعت 22 ساعت و نیو ڕۆژانەی هەیە هاوینیش 17 ساعتی ئەبێت و مانگی حوتی جێدێن بە کەرکووکی دەخێنە سارێمی کوردستان نەک کەرکوو وەکو ئیدارە بە کارەبای خێنە سارێمی کوردستان ینی ئەو کاتە کارەبا باش بوو کە وەزارەتی کارەبا درایە دەست حزبی سۆسیالیست خۆتا سوال خۆدا سوال بکەن باشە زۆر جار ناوی تۆ بە ئێرانەوە ئەلکێنرێت زیاتر لە هەر لایەنیشی تر ناوی محەممەدی حاجی محمود وەکو کەسایەتی و حزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستان وەکو حزب لەگە ئێرانە ئاهێنرێ بۆ زیاتر ناوی ئێوە دێت و باز لە دۆستایەتێکی زۆر پتەوی نێوان ئێوە ئێرانەکرێت بەڵام وەڵامەکە هەڵگرە بۆ دوای ئەم ناوبڕە ناوبڕێکی کورت و ئەگەڕێنەوە